دەوەند دڵشاد لە گەڵمانە و گفتوگۆی زیاتر دەکەین. دەوەند سڵاو لێبێ. سپاس دادە جانم، کاتتان باش، هەموو کاتێکتان باش. پێشەکی سڵاوی خۆمە نێرم بۆ هەر چوار پارچەی کوردستان. قەیناکە کوردستان چوار پارچێ بەس ئێمە لە ناخی دڵمانەیە هەموو کاتێ یەکین. بە تایبەتی ئەمەوێ سڵاو و ڕێز و خۆشەویستی خۆم دێرم بۆ شارە جوانەکەم، بۆ شاری شەهیدم هەڵەبجەی شەهید. زۆر سپاسی کورساتی شەکەم کە منتان داوەت کردووە بۆ ئەم بەرنامە جوانە. هەمووتان خوشک و برای عزیزی منن. زۆر سپاس. دەوەن کە سەیری ئەم کارە دەکەین، ئەم کارەی بۆ کاک نەجمەدینی غوڵامی کردوتە وەک کورتە فیلمێک دەبینرێت. جیاوازی چییە لەگەڵ کارەکانی دیە؟ ئەزانی چۆنە دایمان کە کارێکەکەم حەزەکەم بینەر کە سێری کارەکانی منەکە تێر نەخوا لەو شتەی کە ئەیبینێ. یعنی گۆرانەکەی مامۆستا کە هەموو هەمیشە مامی منە و ئێمە شەنەکە یەک تێنازە هەوەکو مامی گەورەی خۆم وایە. حەزەکەم کارێکی تایبەت بۆ مامە نەجمەدین کەم لە برۆی گۆرانەکە 6 دقە و نیوە. 6 دقە و نیویش ئەگە حسابێکی تقریبان 2 گۆرانی ئەگرێتەوە نیە. بۆیە حەزم کرد بینار کە سێری کلیپەکەی منەکە هەز بەو سروشت و جوانیە و خۆشەویستی مامە نەجمەدین و ڕۆنیاخان بکە، هەز بەو دیمەنە جوانە بکە، هەست بەو ئەحساسی کە لە ناو دڵی منابووە پێشکەشی بینەرەکەم کە هەم بە کاری ڕنگ، هەم لە کاری وێنەگرتن، هەم لە کاری درۆنەکە. بەڵێ، لە کاتی ڕنگ و کوالێتیدا باسی ڕەنگە کرد. چۆن هەست و ئەتمۆسفێر دروست دەکەیت؟ ئەزانی چی ئەسە من پێشەوەی ئەو ڕۆژانی کە تەسویرمان کردووە من تقریبان بە هەفتە بە مانگ پێشەوە ڕۆیشتوم شوێنەکان هەمووی گەڕاوم، کامەراکەی خۆم بردووە لەگەڵ خۆما، یەکیشگەم لەگەڵا بووە پێم وتووە ئەبێ لە کامەراکە وام بۆ بکەی وام بکۆی. پێشەوەی من مامە نەجمەدین و ڕۆنا بێمە سەر کامێرا خۆم زاویەکانم هەمووی هەڵبژاردووە. دوایەوەش لە فکرمایانی لێرە پێشەوەی دەست بکەم بە تەسویر لە مێشی خۆمان زانیمە چۆن دەرەچێت و چۆن دەرنەچێت. کاری ڕەنگیش یعنی زۆر مهمە، یعنی کاری ڕنگ ئەسە کە بە ئینگلیزی پێی ئەڵێن سکین تۆن، یعنی پێستی دەموچاو و زۆر گرنگە کە تەبیعی بێ. ساگەک سێری کلیپەکە بکەی دەموچاویان تەبیعیە، سروشتەکە تەبیعیە. بۆیە من حەزم کرد شتێکی تایبەت لە نووسی کلیپی هونەری کوردیا بکەم. هیوادارم پەیامەکەم گەیشت بێ. بەڵێ گەیشتووە، دەستان خۆش بێ. دەوەن بە بڕوای ئێوە ڤیدۆ کلیپ تەنها وێنەگرتنی گۆرانیە یان هونەرێکی سربەخۆیە؟ بەڕێی من لەگەڵ ڕێزما بۆ هەموو هونەرمەندێک هەیە، هەمووتان خوشک و برای عزیزی منن. یعنی بەڕاستی هونەرمەندێک کە گۆرانیە بڵاوەکاتەوە زۆر ماندووە بێ، هەم خۆی ماندووە بێ، هەم ئاسفەکان ماندووە بێ، هەم ئەو کەسانی کە میکسر و ماستەریان کردووە هیلاکە بن. ئێمەش وەکو مسەوەر، وەکو کاری دەرهێنان، وەکو کاری مۆنتاژ، وەکو کاری کارڕنج، ئێمەش بەڕاستی ئێمەش زۆر هیلاکە بین. بۆیە زۆرم پێخۆشانی چەندێ باسی هونەرمەند دەکەین، چەندێ باسی ئاسفەکان دەکەین. زۆرم پێخۆشە کە قسە لەگەڵ ئەو کەسانە بکەین کە کاری وێنەگرتنەکەن، کاری ڕەنگەکان. چکە زۆر ڕنگ، یعنی کە تۆ سێری ڕەنگێکەکەی، یعنی سێری فیلمێکەکەی، سێری کلیپێکەکەی، یعنی بێژگە لەوەی کە گۆرانەکە زۆر خۆش بێ لەوانەیە ڕەنگەکە بچێتە ناو دڵتەوە نییە؟ بەڵێ ڕاستە. دەوەن چۆن بتوانین موزیک بگوازینەوە بۆ وێنەیەکی سینەمایی؟ ئەوە زانیت چیەوە کەوتۆتە سەر دەرهێنارەکە خۆی، کەوتۆتە سەر ئەو کەسێک کە کاری تەسویرەکە، یعنی لەگەڵ ڕێزمە هەموو کەسێ توانێت ئەسا ئایفۆن و تەلەفۆن و شتمانە پێشکەوتون، هەموو کەسێ توانێت ئەسە بە ئایفۆنەکەی بچێتە دەرەوە تەسویرە بکە، بەس ئەوە ئارتی پێناڵن، ئارت کە بە ئینگلیزی، ینی کە تۆ هونەرەکە، ینی مامە نەجمەدین ئەو هونەری خۆیەکە بەدەنگی خۆی. منیش لە لای منەوە ئەو کەسانی کە کاری وێنەگرتنەکەن، کاری دەنگەکان، کاری سینۆگرافی ئەمانەکەن زۆر مهمە. هەر ئەوە نییە کامەراک بێنیت و ڕێکۆردی بکەیت و تەسویرکەی، ئەبێت لە چەند زاویەیەکی تازەوە، لە چەند دیمەنێکی تازەوە تەسویرکەی، بۆی هەست بکەی کە ئەمە شتێکی جیاوازە کە لە ناو موسیکلیپی کوردیا نەکراوە. شکە بەڕاستی ئێستا من کە سێری موسیکلیپی کوردیەکەم کلیپی زۆر جوانمان هەیە، لەخوا بەزارێ هونەرمەندی زۆر گەورە و باشمان هەیە، بەس هەستەکەم کلیپەکان هەمووی لێکەچم، ینی هیچ گۆڕانکاریەک شتێک نبینم.
میش حەدم نییە بڵێم لە هیچ کەسێک باشترم هەمووتان خوشک و برای عزیزی خۆمن بەس هیوادارم بەو شێوەی کە من کارم کردووە هەم لەبارەی دەرهێنان هەم لە کاری ڕنگ لە کاری کە چۆن درۆن بەکارێنی کە چۆن زاویە بەکارێنی هیوادارم دەرگایەکم کردبێتەوە بۆ هەموو خوشک و برایانی عزیزم کە حەزیان لە کاری وێنەگرتن و دەرهێنانە. دەوەن سپاس بۆ ئەم گفتوگۆ چڕوپڕە هیوای سەرکەوتنە بۆ خوازێ. ئاخیشتیش خوا ببوورە لە بیرم چوو باسی چەند کەسێ بکەم ئەگەر مەجال هەبێ فەرموو. قوربانی تۆ من قەیناکە ئیشەکە هەمووی خۆم بە تەنیا کردومە یعنی لە ئەوەڵ سانیەوە تاکو و ئاخیر کلیپ باوەڕکن هەمووی بە دەست و پەنجە و مێشکی خۆم کردومە بە شەپڵەیەکیش بە دەستێ لە نادرێوانە بۆیە ئەو سارەی کە ئەیبینن ئەو سارەکەی باوکمە باوکیشم خۆی ناوی دڵشاد هەڵەبجەیە ناسراوە بە دڵی مەحێدین شکە بەڕاستی هەڵەبجە جێگەی تایبەتە بۆ من بۆیە لە وڵاکەوتم زۆر خۆشەویستیمێن بۆ شارە جوانەکەی هەڵەبجە چکە هەموو جارێک کاتچمەوە بۆ هەڵەبجە وەکو ماڵی خۆمی لێ هەچ پرۆژەیە کلیپێ شتێکم هەبێ شارە جوانەکەی هەڵەبجە یارمەتیمە ئەو سارەی کە بینیتانەوە ساری باوکمە بۆیە ئەو ڕۆژەش باوکم زۆر هیلاک بوو لەگەڵما دایکیشتم هیلاک بۆ لەگەڵما دەستوشاوی هەردووچیان ماچەکەم ئەو ساریە ینی لە عالەما چەند ساریەکمەوە باوکیشم دانەیەکی ماوە ئەو دانێ هی خۆیەتی فیات ڤێنتوسێکی 1960 موالیدی 1962 زۆر سپاسی دایە و بابەجانەکەم سپاسی مامە نەژمەدین غوڵامیەکەم سپاسی ڕۆنیاکەم چکە بەڕاستی ئەو ڕۆژەی ئەو ڕۆژانی کە تەسویرمانە کرد مامۆسام زۆر هیلا کرد ڕۆنیاشم زۆر هیلا کرد بەس من مامۆسا کە تەلەفۆنی بۆ کرد وتی حەزەکەم کارێکی وام بەدەستەوەێت چیم بۆکەی هەروەنم بە مامۆساوە دوتم مامەجان بەس کاتم بەرێ مەجالم بەرێ باوەڕکە جوانترین نیشە بۆکەم هیوادارم وعدی خۆم بردبێتە سەر و مامۆسا زۆری بەدڵ بوو زۆر سپاسی دایە و بابەجانەکەم سپاسی مامە نەژمەدینەکەم سپاسی ڕۆنیاکەم کە لەو تەمەنا توانیوێتی ڕۆڵێکی زۆر جوان ببینێ زۆر سپاسی کەناڵەکی ئێوە شەکەم کە ئەم چاو پێکەوتەتان لەگەڵ من ناکرد ئەوەنی کە منتان گەورە کرد و بژی کورد و کوردستان بژی شارە جوانەکەی هەڵەبجە ئێستاش لە ڕێی فەیسبوک و ئینستاگرام و یوتیوبەوە کلیپەکە بڵاوەکەینەوە چکە یەکەم هەدیەکە یان بەیەوە ئەوە هەدیەی کلیپەکە بوو یەکەم کەناڵن کە کلیپەکە بڵاوەکەن دووبارە زۆر سپاسانەکەم سپاس بۆ ئێوەش.